کورد کێشەی نەبوونی ویست و ئیرادە و باوەڕی هەیە چۆن و بە چ شێوەیەک ئەو باوەڕا دروست دەکرێت بە هێزبوون لا یەکگرتن و یەکدەستی و تەباییدایە با پێچەوانەوە ئەگەر کورد یەک ڕێزی خۆی نەپارێزێت لاواز و بێهێزتر دەبێت. کێشەی سەرەکی کورد لەوەیدا نییە کا خەون و ئامانجی نەتەوەیی و نیشتیمانی هەیە یان نیەتی، بەڵکو کێشە گەورەکە لە نەبوونی ویست و ئیرادە و باوەڕی یەکڕێزی و یەکبوتاری سیاسیدایە. ڕوون و ڕاشکاوتر بڵێن کورد گرفتی لەگەڵ خودی خۆی هەیە بە جۆرێک ناتوانێت یان ڕاستتر نایەوێت پشت بکاتە ڕابردووی تاڵی ناکۆکی و ململانێ ناوخۆیەکانی و سیاسەتی ڕوون و ستراتیژێتی تۆکمەی بۆ یەکبوون و یەک هەڵوێستی نییە. ئەمەش وای کردووە وێڕای ئەم هەموو خەبات و خوێن و قوربانیدانا کارەسات لە دوای کارەسات شکست لە دوای شکست بچێنێتەوە. کاتێکیش نەتەوەیەک لە ئاستە سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت ڕۆشنبیریەکەشی خۆی لا بەرپرسیارەتی خۆڕێکخستنەوە و یەکخستنەوەی گوتار و هێز و توانەکانیدا بدزێتەوە. ناتوانێت هیچ خەونێکی هەبێت و هیچ ئامانجێکی باڵاشی نابێت تا یەک دەنگ و یەک هەڵوێست هەوڵی بەدیهێنانی بدات. بەداخەوە نەک هەر ئەوە، بەڵکو ئەگەر هەوڵ و ویست و ئیرادەیەکی سیاسیش بۆ ئەم یەکخستنەوەی هێز و تواناکان هەبوو بێت و هەبێت بە ئێستاشەوە. بەداخەوە ژمارەی دژ و نەیارەکانی ئەمڕۆتەی لێبوردەی و تەبایی و بەیەکەوەیە لە دڵخواز و لایەنگرەکانی زۆرترە. ئەگەر هەندێک جار ڕاستی تاڵ بێت، ئەمە بۆ کورد دەبێت زۆر شیرین بێت کا کورد هیچ بەدیلێکی دیکەی بۆ خۆی نییە جگە لە ڕێککەوتن و یەکگرتن. ئەمە ڕاستیەکە حاشا هەڵناگرێت، بەڵام تاکەی کورد دەبێت ئەم وتەیە هەر بەگوێی خۆیدا بڵێتەوە. ئەم قەوانە هەمووان دەیزانن و لەبەریانە، بەڵام کەس وانەی لێوەرناگرێت و جێبەجێ ناکات. لە سەرتاپای جیهان ئاڵۆزی و پشێوی لە نێوان وڵاتاندا بوونی هەیە. ئەو ئارامیەی لا زۆرێک لە وڵاتاندا بوونی هەبوو خەریکە نامێنێت و ناسەقامگیری باڵی کێشاوە بەسەر سیاسەت و ژیان و گوزەرانی کۆمەلگاکان. ئەمڕۆ وڵاتان لا دڵە ڕاوکێ لە دەستانی ئاسایشی وڵاتەکانیان هەست بە مەترسی گەورە دەکەن. زۆرێک لەوانە خەریکی خۆپڕچەکردن و بەهێزکردنی لاینی سەربازی و دەستگا سیخوڕیەکانیانن. باگشتی متمانە و بڕوا لاواز بوو بۆ یەکتر لە بۆ سەدان. ئەم مەترسیانە بە جۆرێکە کاریگەری ڕاستە و خۆی کردوتە سەر ژیانی ئەو کۆمەڵگایانە. گرانی و ناجێگیری دۆخی ئابووری جیهان لە هەموو وڵاتاندا ڕەنگی داوەتەوە کە ئەمە یەکێکە لە کاریگەریەکان. دروشمی پاراستنی مافی گەلان کە جارنامەی مافەکانی مرۆڤ باسی لێوە کردووە. لا پراکتیکدا درۆیەکی گەورەی مرۆڤە بە تایبەتتر درۆ فریوی ئەو خاوەندە سەڵات و زلهێزانن کە هەمیشە بانگ بۆ ئازادی و دیموکراسی و پاراستنی مافەکانی مرۆڤ دەدەن. زلهێزەکان ئەوانەی خاوەندە سەڵاتی سەربازی بەهێز و ئەوانەی زەوی و ئاسمانیان لە نێو خۆیاندا بەش کردووە مەحاڵە مافی گەلانی جیا لە خۆیان بپارێزن و خاوەنی ڕێز بن بۆ خەڵکی تر. زلهێزەکان باڵا دەست و خاوەن ئابوورێ بەهێزەکانی جیهانن، شەڕیانە لەسەر بەهێزکردنی دام و دەستگاکانی خۆیان. دەیانەوێ باڵا دەستتر و بەهێزترینەکانی جیهان دەرکەون. جا چۆن مافی گەلان دەپارێزن؟ ڕکابەری و ململانێکان لە نێوان گەلانی بێدەساڵات و هەژار و لاوەزەکان نییە، بەڵکو ئەوان لەسەر حسابی ئەو گەلانە خۆیان بەهێز دەکەن. شەڕە گەورەکە لە نێوان بەهێز و بەهێزترینەکانە، بەڵام ئەوەی دەکەوێتە بەرشاڵاوی بەهێزکردن و داپۆرسین و ئازاردانی گەلە هەژار و چەوساوەکانن کە بە ئاگری شەڕی نێوان بەهێزەکان دەسووتێن. بۆ کورد درۆکان درۆی زەقن و بە درێژایی مێژوو فرێوی ئەو درۆژمانەیان خواردووە کە بەداخەوە هەمیشە پشتی پێبەستووە. بەدبەختی کورد لەوەدایە یەکبوون و تەبایبوون هەڵوێستێکی قورسە بووی. ئەوانیشی یەکبوونیان دەوێت دەترسن لەوەی جێبەجێ بکەن و بە شکستی لایەک بشکێتەوە، یاخود دەترسن لەوەی بەرژەوەندەکان لە دەست بچن، دەترسن لەوەی لایەک بەهێز و ئەویدی بەهێزتر دەرکەوێت، دەترسن لەوەی ئاخۆ دەسەڵات لە دەست بدات بچێتە دەستی لایەنێکی تر. یەکبوون و تەبایی تەنیا بەدیلێکە کە دەتوانی لە بەرامبەر ململانە و ڕکابەری ئیقلیمی و جیهانیەکان بوەستێتەوە. دەتوانێت ئاسایشی نیشتیمانی و نەتەوەیی بپارێزێت، دەستکەوتەکانیان بەدەست بێنن لە بەرامبەر نایارانی کورد. هەرێمی کوردستان لە ڕابردوودا ئەوەی سلماندووە هەر کات هێز و لایەنە سیاسیەکان پێکەوە بووبن و کاریان کردبێت و یەکدەنگ و هاو هەڵوێست بووبن. دەستکەوتی باشیان بۆ کورد بەدەستهێناوە و متمانەی هاوڵاتیانیان با حکوومەت زیاتر کردووە. چاودێرانی سیاسی پێیان وایە کورد بە یەکگرتووی و یەکڕێزی کاری گەورەی کردووە و توانیویەتی بەرامبەر بە ئاستەنگ و کێشەکان بوەستێت و سەرکەوتوو بێ و
بۆ یەشدا ئەوەی بەردەوامیدان بەو یەکڕیزیە دەکەن و پێیان وایە باشترین دۆستی کورد هەر کورد خۆیەتی. ئەم ڕاستیە حاشا هەڵنەگرە و تەنها نیەت و ئیرادەی پێویستە، چونکە کورد هەر کووردە، ئەگەر لە هەر شوێنێک بێت گەرمەبەستی بێت دەتوانێت لەگەڵ خۆیدا ڕێک بکەوێت. بەهێزبوون هەمیشە لا یەکگرتن و یەکدەستی و تەباییدایە. با پێچەوانەی ئەمە گەر کورد یەکڕیزی خۆی نەپارێزێت لاواز و بێهێزتر دەبێت. لا هەمان کاتدا داگیرکەر و زۆردارەکانیش بەهێزتر پەلامار دەدەن.